بازاڕەکانی سۆران زمەیان دێت. هاوڵاتیان هاتوون ئامادەکاری بۆ جەژنی ڕەمەزان دەکەن. جەژن و بۆنە ئیسلامیەکان لای گەلی کورد هەمیشە بایەخی تایبەتیان هەیە و ڕێوڕەسمی کۆمەڵایەتیان بۆ ساز دەکرێت. ئەگەرچی تا ئێستاش دۆخی دارایی هاوڵاتیان ناجێژیرە، بەڵام ئەمە خەڵکی لە گرنگیدان بە جەژن سار نەکردوتەوە. دەبینی لە ڕەمەزانێ ئێستا خەڵکەکی زۆر ئامادە سازێکی باش دەکات بۆ جێژنەی، چونکە ئەم جێژنەی ڕۆحیە. ئێستا مەسەلەن زۆر جێژنەمان هەیە ڕۆحی نییە، ینی هەر جێژنە بەنەوعاچی بابرین، بەس ئەو جێژنەی ڕۆحیە. جا خەڵک حەز دەکات بێجگە لە خودی خۆشی کە خواردن و خواردنەوەکی باش حازر بکاتن، حەز دەکات ئەو خواردن و خواردنەوە پێشکەشی خەڵکیش بکاتن لەبەرەوەی کە لە ڕووی حەسەناتی و حەسەناتێکی زۆریشی لە بۆ دێتن. بەنسبەت هاوڵاتیان ئامادەکاری خوتاوکەن بیان جێژنێکی پیرۆز و مبارەکە، فعلا جێژنێکی پیرۆز و مبارەشە و خصوصەنیش لۆ منداڵان، یعنی خەڵکەکە زیاتر لۆ منداڵان دێشای بکڕی بە حکمی ئەوەی کە منداڵەکان جێژنە لایوان زیاتر گرنگتری پێدەن لەوەی خەڵکەکەش لە بازاری. بەوتەی فرۆشیاران لەگەڵ هاتنی جەژن بازاڕەکان بوژانەوەی باش بەخۆ دەبینن. لە چاو ڕۆژانی تر خواست لەسەر کەلوپەل و پێداویستیەکان زیاتر دەبێت. بەڵێ دەورێکی سەرەکیە بۆ نمونە هەیە بەرنامەی نیە جل بکرێت، جلەکرێت لەبەر جەژن، خواردن، بە تایبەت شیرنەمەنیەکان، ئەو شتانە کاریگەری هەیە لەسەر بازاڕ و سودمەندبوونی کاسبکاران لە هاتنی جەژنی ڕەمەزاندا. ئەلحەمدوللا بەهۆی هاتنی جێژن ڕەمەزان ئێستا کە بازاڕەکانی سۆران زۆر قەڵبەرقێکی زۆر بەخۆیانەوە بینیوە، کڕیاران یان کڕیارێکی زۆر هەیە لەسەر ئەشای جێژن و ئینشاڵڵا ئەوە هاتنی جێژنی ڕەمەزان جێخۆشی و شادی هێناوە بۆ موسڵمانان. جەژن و بۆنە ئیسلامیەکان جگە لەوەی بایەخی کۆمەڵایەتیان هەیە، دەرفەتێکی گرنگی ئاشتەوایی و دۆستایەتین. هەمان کات جوڵەی ئابووری بە بازاڕەکان دەدات و کاسبکاران بەهۆی ئەم بۆنە و جەژنانەوە سوودی دارایی دەبین و بازاڕیان گەرم دەبێت. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.